ساڵیادی ئەنفال ئەوەی کە ئێمە ئەمانەیە وەکو کەسکوار ئەنفال هێنانەوەی وەفاتی ئازیزانمانە کۆمەڵێک گۆڕی بە کۆمەڵ دۆزراون و ئێستا وەفاتەکانن لە بەغایە هیواخوازن حکوومەت یاریمی کوردستان دەست بە جێمە وەفاتانەمان بۆ بێنێتەوە هەروەها تاکو ئێستا نەخۆشخانەیەکی تایبەت لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە پایتەختی شەیدان و ئەنفال بۆ وەرگرتنی خوێنیا وەرگرتنی فاسی دیێنەی لە کوردستانە و چەند ساڵە با بڵێن لە کوردستان بە ئامان نییە بۆی وەفاتی ئازیزانمان بناسینەوە بۆ ئەوی هیچ نەبێت بچینە سەر وەفاتی ئازیزانمان تۆزێک ئەوەی لە ناخمانە ئەگەر بە فرمێسک بێ بە شتێکی ئەوە بێ ئەوە لە ناخمان دەکەین بەڵام بەداخەوە حکوومەت یاریمی کوردستان تا ئیسامەی نەکردەوە وڵی ئەمەیان نەتوانداوە حکوومەت یاریمی کوردستان بێگومانە بێ خۆی وەڵامیان پرسیارە بداتەوە حکوومەت یاریمی کوردستان تەنیا بەرژەوەندی خۆی بەرژەوەندی حیزبایەتی خۆی بەلاوە گرنگە ئیدی بەلایە گرنگ نییە وەفاتی باوکی من یا کەسوکاری من یا کەسوکاری ئازیزانمان لە هەر جێگەیەک بێ بەلایەوە گرنگ نییە گرنگەوەی دەستکەوتە حیزبەکەی زۆر بەلاوە گرنگە ئیدی ئەوە کەیتری بەلاوە زۆر گرنگ نییە پێم وایە جاسم شارەکان ئێستا لە من باڵە دەستیان باڵاترە جاسم شارەکان تازە لەوە بوونەتەوە ئەوەندە کە سوکاری ئەنفال داوای کرد ئێستا شەر سووری لەسەرەوە ینی قەت پەشیمان نابین لەسەرەوەی کە بڵێن وڵا جاش مستەشارەکان بە بەخۆیان ئازادن ئێستاش سووری لەسەرەوە بە دادگا گەیاندنیان نەک ئەوەی کە بڵێن تەنیا دادگا بەڵکو لە سێدارەدان کافی نییە ینی پێویستمان بەوەیە بە سزای تاوانی خۆیان بگەن بەڵام ئیدی ئەمە دیارە حیزب یاە دیارە حکوومەتیشی بەمانە هەیە لە ساڵیادی کارەساتی ئەنفال لە سەری ڕێز و نەوازش لە ئاسپیرۆزی ئەو کارەساتە و کەسوکاری ئەو کارەساتە نەویەکەین بەڕاستی ئێمە وەکو کەسوکاری ئەنفال بە بەردەوامی ئەم نیگەرانیە دووبارە ئەکەینەوە بەرامبەر بە حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵی عێراق ئێمە وەکو کەسوکاری ئەنفال تا ئێستا چەند خاڵێک هەیە مەبەستمانە هەموو کاتێک دووبارەیەکەنەوەی لەوانە نەهێنانەوەی ڕووفاتی ئەو ئازیزانەمان لە بیابانەکانی خواروی عێراق بە بەردەوامی ئەو برینەمانە کولێنێتەوە بۆ نمونە تا ئێستا نیەتێک نییە بۆ هێنانەوەیان چونکە ئەگەر نیەتێک هەبووایە حکوومەتی هەرێم یاخود حکوومەتی فیدراڵ هەوڵیان ئەدا سمپڵی خوێنی کەسوکاری ئەوانە وەرگرن بۆ هێنانەوەی تەرمەکانیان و بۆ شادکردنی کەسوکارەکان بە تەرمەکانیان نەک بە ڕوحانەتیان ئەمە یەکێکە لەوانە خاڵێتر لەوە نەناساندنی کارەساتی ئەنفال بە جینۆسایی لەلایەن حکوومەتی فیدراڵ و حکوومەتی فیدراڵ و یەکێکە لە نیگەرانەکانی ئێمە خاڵێتر لەوەی کە نیگەرانی کردوین زیاتر دوای 33 ساڵ دادگای نەکردنی ئەو کەسانی کە دەستیان لە کارەساتی ئەنفالە هەبوو وەکو ئەو جاش و مشتەشارانە ئەمە بە کینە وەرنەگرن لێمە بڵێن کاکەمانە کینیان لە دڵایە نەخێت ئەوە بۆ ئەوەیە کە ئەم کارەساتە کەسێکی تر یاخود دەسەڵاتێکی تر یاخود ئەوانەی کە ڕۆژانە لەم وڵاتە بەرپرسیاتیە نەتوان ئەو کارەساتە دووبارە بکەنەوە بەرامبەر بە میلەتەکەی خۆیان چونکە ئەوە گەورەترین تاوان و گەورەترین خیانەتە بەرامبەر بە کەسوکاری ئێمە کراوە. وڵاهی خۆی دەبعا ئەمە هۆکاری سەرەکی لەم بابەتە حکوومەتی هەرێمە چونکە ئێمە هەموو کاتێ دەستی تاوان ڕاستە بۆ حکوومەتی عێراقی درێژەکەین و ئەوان تاوانباری سەرەکین بەڵام حکوومەتەکەی خۆشمان بەمە هەڵنەساو ینی تێناگەین هێنانەوەی ڕووفاتی ئەنفال لە بیابانەکانی عێراق چەند 33 ساڵە لەوێایە یا هێنایانیانە بۆ نەخۆشخانەکانی بەغا تا ئێستا ناتوانن بهێنەوە تێناگەین ینی باشە وتیان کاکە داتوانین هەندێک هەڵگەی دادگایی بکەین ئەی خۆرهێنانەوەی ڕووفاتەکان دادگایکردنی ناتوانانی بهێنیتەوە ئەم حکوومەتە نازان دوای 33 ساڵ دەوێت چی بڵێ بەم خەڵکە ینی بەڕاستی نیگەرانین ئەوە ڕەنگە هەندێک جار ئەوە ئەڵێن هەندێکیان بەهۆی شۆتی کارەبا ئوستاوانە ڕەنگە دەستێکشی لە پشتەوە ببێت کە نەهێنانەوەی ڕووفاتەکان بەڕاستی نیگەرانی کردوین چونکە دەیان و سەدان دایکە پیر و باوکە پیر بە ئاواتی هێنانەوەی ڕووفاتەکانی مناڵەکانیان کوڕەکانیان کچەکانیان سەریان نایەوە و ئێمەش وەکوونەوەی ئەوان بە بەردەوامی ئەو برینە لە لای ئێمە سەر هەڵەداتەوە. وڵی خۆی لە ڕاستیە داڵدەدانی ئەمانە دەگەڕێتەوە بۆ هۆکاری ئەوەی ئەمانە وەختی خۆی دەسەڵاتیان هەبووە ئێستش هەر بە هەمان شێوە ئەو دەسەڵات و پلۆپۆسیان دراوە پێ بڕاتان هەبێت لە مەسلەی هەر کاتی یادی ئەنفالە ئەو برینەی ئێمە
دەیان و سەدان جا دووبارە ئەبێتەوە کە ئەبینی ینی خشتی وامان بینی و خەڵکەیە تەعزیەی بۆ عەدنان خێرڵا داناوە ئێستا دێ لە هەندێک حاڵەتە ئەیکەنە قدوەی ئەوەی کە ئەمە وای کردە بۆ ئەنفال بەڕاستی دادگای نەکردنیان و داڵدەدانیان لەلایەن هەر حزبێکەوە بێ تاوانەکەی تاوانی حکومەتی هەرێمە لە ڕاستیە چونکە حکومەت بەرپرسە لەمە حزبێکە بۆ خۆی داڵی شخصێکی داوە ئەمە ئیشی پێێتی یاخود نازانم ناوی بنێم چی ئەمە پەیوەندی بەوە هەیە بەڵام هۆکاری داڵدەدانی ئەمانە ئەم حزبانەی خۆمان زیاتر دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەمانە خاوەنی عشیرەت و خاوەنی کە هێز و نازانم ئەوەن بۆیە داڵدەیانیان داوە و بۆ پاراستنی هەم ئەوان و هەم بۆ پشگیریکردنی خۆیان بەڕاستی ئەوە ناگەێنێتەوە داڵدەی شخصێ بدێ ئەمە ئەم خیانەتە وای لێ دێت دووبارە بێتەوە ینی تۆ ببینە ئەوەی لە هەشتا خەڵکی ئەنفال کردەوە ئێستا داڵدەدراوە خوانە خواستە میلەتە ئێمەگە 2 ساڵی کە 10 ساڵی کە شتێکی بەسەرا بێ ئینشەڵا ڕوونادا ئەمانە هەمتی خەڵکیان خیانەتە کاتەوە بۆیە داڵدەدانیان بە هەموو شێوەیەک ئازاری ئێمادات تەنها من 3 داواکاریم هەیە یەک لەوانە ناساندنی کارەساتی ئەنفال وەکو جینوەساید و داخلکردنی لە پرۆگرامەکانی خوێندنە بۆ ئەوەی نەوەی نوێ ئەو نەوە گەنجەی کە ئێستا نازانی ئەنفال چییە ئەو بتوانێت لە سیستەمی خوێندنە لە بەردەستیا بێ و ئەو کارەساتە لە یاد نەچێت ئەمە یەک دوو دادگایکردنی ئەوانەی کە تاوانبارن لەو کارەساتە بە تایبەتی مستشار و جاشەکان 3 هێنانەوەی ڕووفاتی ئەنفالەکان خاڵی سەرەکیە بۆ ئێمە چونکە ئەم 3 داواکاریە داواکاری جدین داواکاریەکی سەرەکی لە حکومەتی هەرێمی کوردستان